هاوکاری باری یابووری وڵاتانی هەریم لە ئاستێکی نزمدایە و پێویستە لە نێوخۆیاندا گەشەی پێبدەن و لە هەمان کاتدا هەوڵی گەشەپێدان لە ئاستی یابووری جیهانیش بدەن وەک شارۆخ فەردۆست ئاماژەی پێدەدات. هەرێمەکە وزە توانایەکی زۆری لە بواری خزمەتەکانی بازرگانی بۆ نمونە گەشتیاری، تەندروستی، پەروەردە و فێرکردن، لێکۆڵەنەوەی هاوبەش، ڕاوشکاری، ئەندازیاری خزمەتەکانی جادەسازی هەیە کە بە ڕێگای مانەدار کاسانکردنی بۆ نەکراوە. فێردەوس ساکسازی نێو حکوومەتەکانی ڕۆژهەڵات و دەستپێکردن بە وتێژی هەرێمی وەک پێویستیەک دەزانێ. بۆ لێگرێدانی هاوکاری هەرێمی پێویست بە چاکسازی و دەستپێکردن بە ئاوەڵاکردنەوەی بەشی ئابووری بەڕۆی سیستمی ئابووری جیهانی. دووەم، دەستپێکردنی وتوێژ بەمڤەسی سەخامگیری و ئاسایش لە هەرێمەکەدا هەیە. ئەو لێکۆڵەرانە لەسەر ئەوە هاوڕان کە هاوکارێکی کەم لە نێو خۆرهەڵاتدا هەیە کە هۆیەکەی دەگەڕێتەوە سەر مەسەلەی سیاسی نەک ئابووری. هێڵی گرنگی بۆری نەوت کە لە عێراقەوە بۆ سووریا دەچوو لە بناغەدا لەبەر هۆکاری سیاسی و شەڕی نێوان پارتە بەعسیەکانی ئەو دوو وڵاتە داخرا. داخوازی بۆ هاوکاری و نزیکبوونەوەی وڵاتان بەتایبەت لەلایەن ڕۆژاوا لە گۆرەدا بووە بەڵام ئاکامێکی ئەوتۆ نەبووە وەک دکتۆر کۆرتسمەن شی دەکاتەوە. پێم وایە لە کردەوەدا گرفتەکە مەسەلەی نەبوونی هاوکاری هەرێمی نیە بەڵکو گرفتەکە ئەوەیە کە ئەو وڵاتانی تێکەڵاوی ئەو مەسەلەیەن بەرژەوەندی هەرێمی زۆر جیاوازیان لەگەڵ یەکتریدا هەیە. ئەوان یان هاوکاری ناکەن یان ناتوانن وەک یەک هاوکاری لە بوارەکانی ئابووری سیاسی ئاسایش یان لەشکریدا بکەن. بۆیە دەتوانم بڵێم هاوکاری ئەگەر بکرێت با لە چوارچێوەیەکی سنوورداری وەک ئێستای ناتۆدا بێت. باسی هاوکاری هەرێمی لە نێو وڵاتاندا کراوە بەڵام کاتێک دێتە سەرکردەوە لایەنەکان بەرژەوەندی جیاوازی خۆیان دەخەنە ڕوو. بۆیە دەبێت چاو لە ڕێگەی دیکە و ئەزمون کراو بۆ ئەم هاوکاریە بکەین وەک ڕاس هاریسن نووسەر و توێژەنەر دەڵێ. پێدەچێت پێش هەر هەنگاوێک بۆ داڕشتنی هاوکاری هەرێمینی ئێمە دەبێت ڕێگەیەکی لابر بدۆزینەوە چونکە حکوومەتەکان هاوکاری یەکتر ناکەن. بەڵام ئێمە دەتوانین لەگەڵ کرد یان پیشەیەکی تایبەتی هاوکاری بکەین کە ڕەنگە قازانجیان هەبێت. گەلێک کێشە و شەڕ و ئاڵۆزی لە هەریمەکەدا هەروەک کێشەی ئیسرائیل فەلەستین بەردەوامبوونی شەڕ لە سووریا کە بەشێکی عێراقیشی گرتوێتەوە هەروەها وڵاتی وەک ئێرانیش هەیە کە زیاتر جەخت دەخاتە سەر ململانەی. پەرەپێدانی گەورە بۆ مەسەری وەدەسێنانی چەک بەبایی 100 ملیار دلار لە نێوان ئێران و وڵاتانی عەرەب لە کەنداودا هەیە. ئەنجومەنی وڵاتانی کەنداویش بە توندی دووبەرێکیان لە نێواندا هەیە. مەسەلەی ناوەکی ڕەنگە چارەسەر کرابێت یاننا بەڵام دەبینی هەوڵی بەربڵاو بۆ زیادکردنی چەک و موشەی ئاسایی و موشەی ئاڕاستەکراو لەلایەن ئێرانەوە لە گۆڕێدایە کە هەڕەشەکە زیاتر دەکات. لە سەردانی چەند ڕۆژ پێشی بۆ وڵاتانی کەنداو سەرۆکوەزیری بریتانیا تێریسا مەی جەختی کرد کە ئێران هەڕەشەیە بۆ خۆرهەڵاتی ناوڕاست و بۆ بریتانیاش. سەلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا.